ئەی سیروان بەرزانی لەکوێ بوو کە مەسئولی ئەو محوەری دیبەگە و مەخمورە بوو؟ ئەی ئەو بۆ ئینسحابەکەی بە خەڵکەکە کردبوو وەکو جەبارە تورت کەوا بوو هەردووکتان بەشداری جەریمەکەن. هی ئەوەش نییە بەس بڵێن ئیستقالەکە و بڕۆ بە ملیارەکانەوە بیدزی، هی ئەوەیە بدرێن بە دادگایەک ئێستانە بێت 10 ساڵی تر و 20 ساڵی تر و 30 ساڵی تریش، دوای مردنیشتان بێ کەسایەتی و ئەعتیباری کەسایەتی ئەعتیباریتان هەر پێویستە بدرێ بە دادگایەکی شەرعی شەعبی بۆی خەڵک بزانێت کە چ تاوانێک چ جەریمەیەک چ غەدرێکی گەورەتان لەو خەڵکە کردو کە ئێستا هەمووی ئاوارە ئەبنەوە سەر لە نوێ ئاوارە بوونەوەکەش خەڵک تەحمولیەکە. ئێمە نوێنەری ئەو خەڵکە بێدەنگی، ئێمە ئەبین بە نوێنەری ئەو خەڵکەی کە ئێستا خۆی مات کردو و کب بووە. کاتە بە ڕووی هەمووتانە دروست دەبینەوە بە حەول و قووەتی خوا ئەشتان دەینەوە بە دادگایەکی شەرعی شەعبی عەلەنی محامیشە بێ و خۆتان محامیش بگرن. هیچ مەناعاتێکیشمان لەوە نابێ هەموو دیفاعی لە خۆشتان بکەن و بە مستەمسەکارکیشەوە. بەڵام دوایی ئەگەڕێنەوە سەر ئەو ملیاراتانەی کە دزیوتانن لە بەیت المال، ئەو هەموو سەرۆت و سامانەی ئەو هەموو ماڵ و پارەنەوتەی کە داتان بە چەکی قورس ئەڵمانیا و ئۆکرانیا و وڵاتان پێفرۆشتن، دوای لە جەبهەکە بەجێتان هێشتن بۆ حەشدی وحشی بۆی بە قووەتر ببن. ئەمما بۆ ئەو کەسانی کە فرۆشتویانە بە پارە، فرۆشتویانە بە ئیمتیازات، ئەوانە شیعە ناناسن، شیعە شەڕێکی عەقایدیەکە. ئەمڕۆ هەمووتان تەسویرەکانتان بینی، کەسیان کلاشینکۆفێکیان پێ بوو، کەسیان حیمایەکیان لەگەڵا بوو. عەبادیەکی قەزەم، عەبادیە کە لە حیزبەکەی خۆی شەقی تێ هەڵەدرێ، عەبادیە کە لە بەغدا ڕۆیشت و نەعلیان تێ ئەگرت. عەبادی ئێستا فەرماندەرەکاڵێ پێشمەرگەش پێویستە عایدی جێشی مەرکەزی. جێشی مەرکەزی هەموومان نەزانین جێشی مەرکەزی نەماوە، چونکە تەجروبەکەی ئێران کە سوپای پاسدارانیان دروست کرد جێشیان پوکانەوە کە خۆیانیان و یا ئیمام خومینی و جێشی 20 ملیۆنی دروست دەکەین. پاشان پاسداران و بەسیجیش بۆ گیانی مەدەنیەکان هەموو مزگەوتەکانیان لە هەموو ئێرانە کرد بە سەنگەری کۆبوونەوە و چەکداری و تەدریبات و کۆنتڕۆڵکردنی شەقامۆک و خەڵکیل. ئەوەش ئێستا هەمان تەجروبێ. جێش دروست بووە، بەڵام چه تەسیراتێکی، چه ئەسلحەیەکی پێ، چه هجووم و بەرنامە خوتەیەکی هەیە، چێ جۆی لێەگرێ؟ حەشدی وەحشی جۆ لە چێ ئەگرێ کە لە ناو خۆیانە زیاتر لە 50 گروپ.